بسم الله خۆشەویستان مەمک وەکو هەر ئەندامێکی تری لاشە شێوەیەکی سەربەخۆی هەیە بەڵام دیسانەوە بەسراوەتەوە بە لاشەوە لە ڕێی بۆری خوێنەوە بۆیە بینیت بۆ هەموو مەمک لە هەموو شوێنە جیاوازەکانەوە لەسەرەوە لە بنباڵەوە لە پەراسوەکانەوە لە دووسێ شوێنی جیاوازەوە لە ناو هەموو بینی پەراسویەکەوە ئەبینیت خوێن هەڵەقوڵێ واچێ بۆ مەمک چونکە دروستکردنی شیر پەیوەندی ڕاستەوخۆی بە ئەو خوێنەوەیە کە بۆ مەمکەچێت بەبێ خوێن شیر لە مەمکا دروست نابێت دواتر کە ئەم بۆری خوێنە یان کە ئەم خوێنە ئەدای ئیشی خۆیە کات اینجا خوێنێکی پیس لە ڕێی بۆری خوێنهێنەرەکانەوە ئەگەڕێتەوە کە دیسانەوە ئەچێتەوە بۆ ئەو شوێنانەی کە خوێنبەرەکان لێوەی هاتوون و ئەچێ بۆ شەبەکەیەک کە زۆر جار لە دەوری فەقەراتە دروستە بێ بۆیە زۆر جارە بینی نەخۆشی مەمک بەبێ ئەوەی کاگات دێ بەگەیشتە فەقەرات ئەبینیت ئەمە تەنراوە بە بۆری خوێنهێنەر بۆری خوێنبەر کە لێگەڕێتەوە و لەمە سیرتر ئەوەیە کە هیچ پاچەیەکی لاشە بە تایبەتی مەمک نییە کە هەستەوەری بۆ نەچێت واتە مەمک بە دەمارەخانە تەنراوە و هەموو شوێنێکی هەستیاری تایە بە تایبەتی لە گوێی مەمکە یاخود لە دەوری خەرمانەکەیە بۆ ئەوەی کە ئافرەت زوو هەست بەوە بکە لە کاتێکە ئەم گوۆیە لە هەموو شوێنێکی ئافرەت حەساسترە و کاتێک کە مناڵ داوای شیرەکە لە پێشە گۆکە ئەبزوێ و شیرەکە ئەکاتە دەرەوە شیر بەچی ئەکرێتە دەرەوە ئیعاز لەم هەستەوەرانەوە ئەدرێ کە لە ناوەوە ماسوولکەی تایە کە پاڵ بە شیرەکەەوە ئەنەی کاتە دەرەوە سوبحان الله ئەنی سەیری ئەم سیستمەکە کە خوای گەورە دروستی کردووە نەک هەر ئەوە ئالێرەوە دەمارەخانەی ئازیا بە مێشک کە مناڵەکەتە گری کە مناڵەکەت پێویستی پێتە دایکەکە لە شیرینی خەوی شابێ خەبەری بێتەوە و شیرەکە یەتە دەرەوە بە پێویستی خۆی کاتە خوای گەورە ڕفلێکسێکی لەمەیان دروست کردووە بۆیە لە کاتی چالاکبوونی ئەم دەمارەیە ئەبینیت شیر ئەڕژێتە ناو بۆری شیرەوە لە ڕێی گۆکەوە دێتە دەرەوە بۆ ئەوەی کە پێداویستی مناڵەکە دابین کات وەخوای گەورە بۆ ئەدای ئەمانەتێکی گەورە نەکرد بۆ پێداویستی ئینسانەکە خۆی بەڵکو بۆ بەرامبەر و بۆ مناڵ و کۆرپەکەش دروستی کردووە سەلام عەلەیکوم سمارت وەرچەرخانە